بەڕێزان میری بەتوانە چاو دەبڕێتە ئارێزەی سەبەیی و خەبەیشی درەوشاوەی پەناگەی ئەمن و ئارامی ئەسبواژەڵان ئەوێزە دەمینوەی فەرە بەشە بەرە و سەرجەم وڵاتان دەڕوات ئەوێزە دەیەکە مینوە شاریاری بەخشەبەر و سەرجەم وڵاتان بە دیاری دەکات. کە لەم ڕۆژەیە جەژنی مێهرگانی زەردەشتیانە جەژنێکی نەتەوەی ئاریانە کە لەم جەژنەیە شەو ڕۆژ یەکسانە بێت. جەژنە زەردەشتەکان زیاتر پەیوەستە بە سروشتەوە کە شەو ڕۆژ وەکو یەکی لێ لەم ڕۆژەیە و لەم ڕۆژەیە بیرمان نەچێت کە حەسا دەبڕنەوە کە گەنم و جۆ هەرشێکیان چاندووە ئەیدورنەوە و هەروەها کە شت و شکەکەنەوە بۆ زستان و لەم جەژنەیە ئاهەنگە گێڕن و جەژنی مێهرەگان واتە جەژنی پەیمان و خۆشەویستی. دەبان لەم جەژنەیە هەمومان بە ئاشتیانە بژین، هەمومان بۆ سەرکەوتن، بۆ مرۆڤبوون، بۆ مرۆڤایەتی، بۆ ڕێزگرتن لە ئاژەڵەکان، لە ئەفریندەکان، لە هەموو شتێک ئێمە هەوڵ و تێکۆشان بکەین. داوا دەکەین لە مافی نەتەوەیەگرتوەکان کە چیدی نەیەڵێت تورکیا قەسفی ڕۆژئاوا بکات، قەسفی شاخەکانی کوردستان بکات، کوردبوون نەهێڵێت، کورد جینۆسایدی کورد بکات بە ناوی تیرۆر و بە ناوی ئیرهاب. چونکە لە ناخ و لە هزری لە مێژووی کووردا تا ئێستا کورد تیرۆر نەبووە، کورد ئیرهاب نەبووە، بەڵام ئەمە بەکاری هێنێت وەکو ئەوەی کە ئەم جینۆسایدی کوردی پێ بکات.